گفتوگۆ دەکەین لەسەر پرسی پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق و هەروەها بەشداریکردنی کورد لە کابینە نوێیەکەی محەممەد تۆفیق عەلاوی لەگەڵ بەڕێز ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامەنووس لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک ئەنوەر زۆر بەخێر بیت. لە ئێستادا عەلاوی ئەرکێکی قورسی لەسەر شانە، پێتان وایە کە دەتوانێت بە قورساییەکانەوە ئەم ئەرکەوەکو خۆی ڕاپەڕێنێت؟ زۆر سپاس. لە ڕاستیە دوو بۆچوون هەیە، بەشێکی پیان وایە کە ئەوەی جەناب دێڵێ ئەتوانێت، بەشێکی پیان وایە کە کێشەکەڵەکەبۆکانی دەورانی ڕابردوو و فایل و کێشەکەڵەکەبۆکانی پێشتری عادل عەبدولمەهدی و زایدەن ئەو خۆپیشاندانانەی کە مەسەلەن بە تەواوی ڕەوشی سیاسی عێراقی گۆڕیوە و پێک هاتە سیاسیەنە ئاڵۆز و ناهۆمۆجینەکانی عێراق و بەشبوونی شارعی شیعی تەنانەت لەسەر پشتیوانیکردن لە خودی عەلاوی و دەخالەتە زۆرەکانی سەر لە نوێی واشنتۆن و تاران، هەموو ئەوانە پێیان وایە کە ڕەنگە ئاسان نەبێ عەلاوی بتوانێت سەرکەوتوو بێ و پێیان وایە بە هەمان ئەزمموی عادل عەبدولمەهدیە چێ و ناتوانێت نە کۆنتترۆلی بارودۆخی عێراق بکە و ناتوانێت خواستی خۆپیشاندەرانیش کەیەکی کێسا لە ئەزمونە تازەکانی عێراق جێبەجێ بکە. و مێ بڵێم لە عێراقا لە چەند مانگی ڕابردوودا بە تایبەتی لە یەکەمیان لە دوای خۆپیشاندانەکانی 4 مانگی ڕابردوو عێراق کە 600 کەس بوونە قوربانی و 200,000 کەس بریندار بوون بەداخەوە ئەبێ بڵێم. دووەم لە دوای کوشتنی قاسم سلێمانی لە ژانوێی ئەمساڵ ئەم دوو ڕووداوە زۆر تەواو ئاڵوگۆڕ بەسەر عێراقا هاتووە و تەواو نەخشەی سیاسی عێراق و پرسی سیاسی و پرۆسی سیاسی ئاڵگۆڕی بەسەرا هاتووە، بۆیە ڕەنگە ئاسان نەبێ وەکو پێشوو احتیوا بکرێ و ئیدارە بدرێ لەبەرەوەی یەکەم ئەو شەپۆلی ناڕزایەتی کە لە عێراقا هەیە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە منتەقەکەیە بێوێنەیە بە تایبەتی کە هەموو قوربانی زۆری لێکەوتێتەوە، ینی ئەو قوربانیانە بەراوردیش ناکرێت لەگەڵ هەندێک وڵاتی دیکتاتۆری لە وڵاتانی بەهاری عەرەبی لە کاتە عێراق بانگەشەی دیموکراسیەکە و ئەوی کە بە تایبەتی ئەوی کە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا لە خۆپیشاندانەکانی نەجەف و کەربەلا نەک لەلایەن هێزە ئەمنیەکان لەلایەن کڵاوشینەکانی سەر بە موقتەدا سەدرەوە خەڵکێکی زۆر کوژراون بوونە قوربانی و هەر ئەمڕۆ ڕەوتی سەدر هەڕەشەیەوە کە ئەگەر عەلاوی هیچ کاس لەوانەی کە کاندید دەکا ئەگەر سەر بە حیزبەکان بن ئەوان لە ماوەی 3 ڕۆژە حکوومەتەکەی ڕوخێن. منیش لەسەرمە دەمەوێت قسە بکەم، ینی عەلاوی دەیەوێت کە کەسانی سەربەخۆ و تەکنۆکرات بۆ حکوومەتەکەی دەستنیشان بکات. پێتان وایە کە لە کاتێکدا سەدریش ئەمڕۆ ئەم لێدوانەی داوە پێتان وایە کە عەلاوی دەتوانێت بەم شێوەیە کەسانی بێلایەن و تەکنۆکرات بێنێتە ناو حکوومەتەکەیەوە بە کوردیشەوە؟ خۆی لە ڕاستیە من پێم وایە ئەو قسانە زۆر ناواقعین، مەسەن لە وڵاتێکی وەکو عێراق بتەوێت بڵێ خەڵکانی تەکنۆکرات دێنمە پێشەوە. مثل عادل عەبدولمەهدی بەوەی کە خۆی لە بەشێکی سەرەکی لە بنیادگوزارانی هێزە ئیسلامیەکان و حیزبی داعوا بەشداری کردووانە و لەم کابینایە خۆی وەکو خەڵکی تەکنۆکرات و بێلایەن نیشاندا، بەڵام ببینی بە چه حاڵێک و بە چ دەردێک چوو کە ڕەنگە بۆ خۆشی کارکتەرێکی باشی ناو پرۆسی سیاسی عێراق بێ. ئەمە یەک. دووهەم بەڕاستی ڕەنگە قورس بێتەوە 20 تا 22 وەزیر ببینیەوە لە ناو عێراقا بۆ کوردستانی ڕاستە بۆ معلوماتت تەکنۆکرات و بێلایەن بێ. کۆی پرسی سیاسی لە عێراق بارگایی بووە بە حیزب و بە ئەحزابی سیاسی و بە ئیدۆلۆژیای مەزهەبی بە تایبەتی و تایبەتی شیعەکان و هیچ کەس نییە لە عێراقا لە چوارچێوەی ئەوسە لە دەرەوەی عێراقا خەڵکی تەکنۆکرات بێ یان جێگای نابێتەوە یا مەسەلەن کۆچی کردو ڕۆشتووە. بە نەزەری من ئەم بۆچوونە تاکتیکێکی سیاسیە خودی عەلاوی ئەیڵێ خودی ڕەوتی سەدر و فەتح پشتیوانیەکەن بۆ پشتیوانیەکەم بۆ چونکە ئەمە خواستی خۆپیشاندەرانە بۆی کە لانیکەم بتوانن احتیوای بکەن یا مەسەلەن خواست بە حساب خواستەکانی خۆپیشاندەرانە خەونە ناو ئەجێندای ئەم جارەوە، بەڵام لە واقعدا هەر خودی عەلاوی لەلایەن خۆپیشاندەران ڕەت کراوەتەوە، لەلایەن ئەکسەرێتی خۆپیشاندەران ڕەت کراوەتەوە. ڕاستە خۆپیشاندانە بۆچوونەکان خۆپیشاندانەکان کەرد بوون یا پەرد بوون بۆ دوو بەش بە تایبەتی ئەوەی کە فەتح و سائیرون فتح فسایرون کە هەردووکیان دوو کتلەی بە قووەتی ناو پەرلەمانی عێراق من هەردووکیان پشتیوانیەکەن جارە هەر بۆ خۆی پشتیوانیکردنی ئەم دوو تەکەتولە ئەم دوو کتلەیە لە عەلاوی بۆ خۆی جێگای گومانە کە مانای وایە شیعەکان زۆرتری شیعەکان یا بەواتایەکی تریش تاران پشتیوانی لە عەلاویەکە ئەو بۆ خۆی جارێ جێگای ناڕزایەتی خۆپیشاندەرەکانە و لە هەمان کاتیشە
ئەم دوو حرەکەتە هەردووچیان فتح و سائرون هەردووچیان مەسەلەن بە ڕکابەری سەختی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و واشنتۆن داهاندرێن یا بە نەیاری واشنتۆن داهاندرێن کە خۆشحاڵنی کەواتە ئەمان بۆچی پشتیوانیەکەن ئەمان لە ئێستایانەوەی عەلاوی لەژێر هەژمون و هەیمەنەی تاران بمێنێتەوە و لەژێر هەژمون و هەیمەنەی ئەکسەریەتی شیعەکان بمێنێتەوە کە فتح و سائرون نوێنەرایەتیەکەن و لە کاتێکە بۆ معلوماتی جەناب فتح کە لە ناو کوتلەی بینا بوو بەشێک لە سونیەکان و دەوڵەتی یاسای مالیکی و بەشێک لە هێزەکانی تر تەییدیان نەکردجا بوونەوە بە نەزەری من ئەوە بەشێکی پەیوەندی هەیە بە ململانەکانی نێوان ئەمریکا و تارانەوە بەڵام ئەوەی کە ڕەوتی سەدر و مقتەدا سەدر و هادی عامری لە حرەکەی فتح بانگەشەی بۆکەن هیچ لە واقعێتەوە نزیک نییە واقعەتی نییە لەبەرەوەی بەڕاستی گرفتی سەرەکی شکستی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و حکوومەتەکانی پێشووتریش و ئێستاش بەشێکی سەرەکی بریتە لەسی یەکیان بریتە لە میلیشیاکان کە بە تایبەتی خۆی لە حەشتی شعبیە بێنێتەوە و ئەمانە تەواو دەسەڵات و ئیمکانات و یاسا و حکومداریان لە عێراق پەخستووە ئەمە کە ئەمان سەبەبی سەرەکین دووهەم کە عێراق بۆتە مەیدانی ململانی تاران و واشنتۆن ئەمان نقطە ئەساسیەکەن بەڵام ینی چەند جارێک ئاماژەت بۆ کرد کە ناواقعیە بەڵام ناواقعی بێتیان نا لە ئێستادا عەلاوی دەیەوێت کە وەزیرەکانی بێلایەن بن بەتایبەت لەمەوێت لەسەر کورد قسە بکەین پێتان وایە کە دەتوانێت ئەو چەند وەزیرەی کە بەر کورد دەکەوێت بێلایەن دەستنیشانیان بکات یاخود دەبێت بگەڕێتەوە بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی خۆی لە ڕاستیە مەسەلەن دیسان بڵێم یعنی زۆر ناواقعیە باسی ئەم تەکنۆکرات و ئەو لە عێراقاکرێ عێراق لەم سەریەوە لە هەرێمی کوردستانەوە تاوەسەری کۆی کۆمەلگایەکی حیزبی و ئیدۆلۆژیە تەواو حیزبی و ئیدۆلۆژیە ئەنی ئەمە لە کۆمەلگایەکی شەرقی قساکەین و من پێم وایە ئەو وەزیرانەی یەکێتی و پارتی و گروپی 15 پێم وانێ بتوان خەڵکی بێلایەندانێن یا با بڵێم نایدۆزنەوە بە ئاسانی نایدۆزنەوە و تەجربەیەکی شە سەرکەوتوو نەبووە چ لە حکومڕانی هەرێمی کوردستان چ لە بەقا خەڵکانی تەکنۆکرات مەسەن هەر بڕیارێک بن لە هەر بارەیەکەوە ئەم حیزب دژێتی ئەو حیزب دژێتی ناچێتە چوارچەوەی بەرژەوەندی حیزبەکەەوە لەبەرەوە دژیە بن بۆیە بە نەزەری من خودی عەلاوی کە مەسەلەن ئێستا حیزبێکی گەورەی لە پشتەوە نیە تەکەتولێکی گەورەی لە پشتیەوە نیە بۆیە یەکێ لەوە کارەکانەوەی پێی وایە سەرکەوتوو نابێ وەکو وتم ئەمە تاکتیکێکی سیاسیە تەخەڵکی تەکنۆکرات و وەزیری بێلایەندێنین بۆ چونکە خواستی خۆپیشاندەرانە خواستی خۆنیشاندەرانە بەداخەوە بێ بڵێم خۆنیشاندانەکانی عێراق لەگەڵەوەی کە خۆنیشاندانێکی جددیە و داوای مافی خۆیانەکەن و داوای خزمەت گوزاری و داوای گۆڕینی حکومڕانی هەڵبژارنی پێشوەخت و چاسە بەڵام یەکیشیانەوەی بەڕاستی کە بۆ خۆیان نەیانتوانی ئەڵتەرناتیڤێک بدۆزنەوە مەسەلەن جەنابی سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم زۆر چاوەڕێکردن ئەویان نانتوانی خۆیان کاندیدێک مڕەشەحکەن کە بەدڵی خۆیان بێ یا بێلایەن بێ یا شەقام بێ بۆیە دەرەنجام ئەمە هاتەکایەوە ئەمە یەکەم دووهەم ئەبێ بڵێم ئەم خۆپیشاندانان بەداخەوە تا ئێستا ئاسۆی داهاتووی ڕوون نییە و ناتوانێت با بڵێم لایحەیەکی ورد و دیقەتداری لەبەر چاونی بزانێت چی ئەوێ ئامانجەکانی چییە ینی هەرڵێ هەڵبژارنی پێشوەخێت هەرڵێ گۆڕینی حکومڕانی ئێمەسەلەن ئەوەی ئێستا بینی دوێنێ جگە لە باڵەخانەی تورکی و لە بەشێکی زۆری مۆقعەکانی خۆپیشاندەران مەسەلەن هێزە کڵاوشینەکانی سەر بە ڕەوتی سەدر ئەو شوێنانیان لە دەستاندونەوە و کەوتونە کوشتنی خەڵک بۆی بە نەزەری من ئەوەیە کە ئەم خۆپیشاندەرانە لەگەڵ ئەوەی کە قوربانی زۆری لێکەوتەوە لەگەڵەوەی کە مەسەلەن مۆدێلێکی تازەی ئەتراز و ناڕەزایەتی بۆ دژی دەوڵەت بەڵام بە نەزەری من هەم ئەڵتەرناتیڤەکەیان سەرکەوتو نەبوو و هەم بە نەزەری من ئایندە و ڕوئیاشیان بۆ ئەو ئاڵوگۆڕانی کە دێ ڕەنگە وازەحنیە باشە ینی ئەوان دەیانەوێت کە محەممەد عەلاوی کەسێکی سەربەخۆ بێت و کاریگەری هیچ لایەنێکی لەسەر نەبێت بەڵام لە هەمان کاتدا کە دەوێت سەردانی هەرێمی کوردستان بکە لایەنەکان داوای لەکەن تاوەکو لە ئەنجومەنی نوێنەران متمانی پێدرێت سەردانی هەرێمی کوردستان نەکات هۆکاری ئەمە چییە؟ لە ڕاستیە ئەمڕۆ هەندێک لە میدیاکان ئەویان ڕاگەیاندووەکە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ بە معلوماتی جەناب سەردانی وەزیری دەرەوەی عێراقیش بەشێکی پەیوەندی بێ بەشێکی پەیوەندی بۆ هەواڵانێکی ئەو باستان کرد ئەو نوێنەرایەتیانی بۆ تەستیقی کاروباری هاوڵاتیانی عێراقی لە دەرەوەی عێراقەیە بەڵام باز لەواکەن ئەڵێن لەو پەیوەندیە ژێر بە ژێر و نهێنیانەی دوور لە چاوی میدیاکان عەلاوی ئەنجامی داوە لەگەڵ کاربەدەستانی هەرێمی کوردستان یا یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەر پشتیوانیکردنی لە عەلاوی ئەبێ پارێزگاری کەرکووک دابدرێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی ئەوێ و مەسەلەی مادەی 140 جێبکرێ و حەشتی شعبی و گروپ و میلیشیا شیعەکان هەشابی لە ناوچە جێناوەکان بەتابەتی کەرکووک و دەشتی نینەوە و خانەقین و ئەو ناوچانە بکشێتەوە لە بەرامبەر ئەوە پشتیوانی لەکەن هەرچی گروپی شیعەکانە
دوو بۆ چوونیان هەیە بۆ چوونێکیان ئەڵێن بۆیە نابێت سەردانی هەرێمی کوردستان بکە ئێمە ناکشێنەوە لەو شوێنانە و مەسەلەن لە کەرکووک و لە مووسڵ و لە خانەقین وانە ئەوە مەسەلەن ڕۆژەکە بۆ شقڵە بمێنێتەوە و علاوی نابێت هەیدی ئەمە بکە بەشێکیشیان ئەڵێن هەرێمی کوردستان لەبەرەوەی پێگەوە موقعەتێکی گرنگی هەیە لە عێراقا و بەوەی ئەزمونونەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە لەگەڵیان ئەبێ گوێیان لێ بژیرێ و ئەمە حقەتیشی تایە تۆ دیقەت بە مەسەلەن تەکەتۆلی کوردی کوتلەی کوردی بە 56 کورسیەوە بەداخەوە بەهۆی پەرش و بڵاویەوە بەهۆی ناتەبایی با بڵێم نەبوونی ئینسیجامێکی دروست لە نێوان فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتیک و دوو فراکسیۆنی ئەساسی و لەو لاشەوە جیاببوونەوەی فراکسیۆنی پانزایی یەکگرتو کۆمەڵ و گۆڕان وونەوەی نییە ئەمە مەسەلەن بۆ خۆی دیارەکە خطابێکی یەکگرتووی نییە ئەمە واکە مەسەلەن خطابێکی عەرەبیش هەبێت کە بڵێ مادام خۆیان یەکگرتوونین ئێمە بۆچی داواکانیان بە یەکگرتووی جێبەجێ سپاس بەڕێز ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ شیکردنەوەکانت کە لەگەڵمان بوویت.